بینەرانی ئازیز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێت. دکتۆر سەروەر دێمەلای تۆ بۆەوەی کاتەکەت بۆ تاویست بکەمەوە کە لە حەقم خواردی و پاشەوە وەڵامی پرسیارەکەم. وەڵا سوپاس دیارە گفتوگۆ زۆر کرا. من پێم وایە دووشە تێلەیەکی جیا بکەینەوە. یەکێکیان سیستەمە، منیش دەڵێم سیستەمەکە باشە، بەڵام ئەم سیستەما خۆ لەکوێ هاتووە؟ لە حکوومەت پەسەند کراوە، وەزارەت کۆنگرەی بەستووە، لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە، لە پەرلەمان بە چەپڵە ڕێزان بە تێکڕای دەنگ ڕای کراوە. بەڵام ئایا حکوومەت تا چەند کاری کردووە بۆ ئەوەی ئەم سیستەمە جێبەجێ بکرێت؟ کێشەکەی ئێمە لێرەدایە. مەسەلەن مامۆستا باز لەوە دەکات دەڵێت بەڕێزان باسییان لەوە کرد لەگەڵ وڵاتانی دەوروبەر ئێمە پێشکەوتوترین، ئێمە باشترین. لە سیستەما پێشکەوتوترین یا لە ژینگەی خوێندنە؟ ئەگەر لە سیستەمەکەمان جێبەجێ نەکراوە، ئەگەر لە ژینگەی خوێندنە، من پرسیاری ئەوە دەکەم، ژمارەی خوێندکاران لە پۆلەکاندا چەندن لە وڵاتانی دەوروبەر هەتا ئێمە لەوان پێشکەوتوتر بین؟ لێمە زیاتر، لە ئێمە زیاترن. نازم پێم خۆشە ئامارەکە بخێنەمە ئەگە وڵاتان نمونە بۆ بێنم سەردان. ئەنی پۆل هەیە لە 45 خوێندکار و 6 خوێندکار زیاتریشی تێ مامۆستا؟ لە مەسر، لە عێراق، لە سووریا، لە تورکیا، لە ئێران. بەڵێ دکتۆر، پێم وانە ئەمە بەو جۆرە بێ. من قسەم لەسەر ئەوەیە ئایا بە سیستەمی تازە بەم بینایە، بەم جۆرە بینایە خوێندن دەکرێت؟ ئایا لەم بینایەنەدا کە ئەمە نمونەیەکی کەمن لەوە خوێندن بەڕێوە دەچێت بە پانکەیەکی گەر بە پێچوانەوە دانی بۆی؟ بڵێ بۆی لە کامێراکەوە دیار. ئەمە بەشێکە لە هینی قوتابخانەکانمان. ئایا بەم جۆرە وایت بۆرد و بەم دیوارە ڕماوەکە خوێندکارێک تایدا بخوێنێت تا چەند مرتاحە لەوەی کەوە خوێندنەکەی وەربگرێت؟ ئەمە قوتابخانەیەکە کە چووم، ئەمە دیوارەکەی دیارەکە بڕووخاوە، پۆلێک بوو، باوەڕکە نیوەی پۆلی 3 بوو، نیوەی پۆلی 2 بوو، دەکات چەند 8 و 9. چارەسەری چێمە کێشەیە. ئەمەش دەبێت دایک و باوکیان دڵیان لە تا دەگەڕێنەوە. ئەمە لەوە زیاتر ئەزانم، زیاتر بۆ ئەوەی نەڵێ لە وڵاتانی دەوروبەر پێشکەوتوترین. ئایا ئەمە شوێنی ئەو خواردنەوەی قوتابخانەیەکە؟ ئەمە ژینگەی قوتابخانەیە؟ ئایا ئەمە بمبورن کە پیشانی دەدەم لێرە؟ ئەمە شوێنی WC ڕێزم هەیە لە ناو خودی نفسی جێگای پەرلەمانیش وایە. ئەمە هەندێکی پەیوەندی بە کەلتورەوە هەیە، هەندێکی من باسی کێشەکەی ئێمە لەسەر پەروەردەیە مامۆستا کە دەین. ئەمە بەردەم قوتابخانەیەکە، ئەمە ئایا پاک و خاوێنی بەو جۆرە زانی چارەسەری چییە؟ با پێکەوە عیلاجی بکەین. بێن باسی ئەوە بکەم کە دەڵێن پێشکەوتوترین لە وڵاتانی تر، دەڵێن باشترین. مناڵێک لە ناو سەلەی خۆڵدا لەسەر ئەرزدا بنیشێ شوێنی نەبێت. پێم بڵێ بزانم لەکوێ پێشکەوتوترین ئێمە، لە کامیان پێشکەوتوترین ئێمە لەمانە؟ باشە دکتۆر، بودجەی 3 وەزارەت ببڕە و بدە بە من و ئیشەکان بۆ ئەوە پۆلێکە گەر پیشانی کامێراکەی ببوورە. بەڵێ ئەمە پۆلە، ئەمە ڕەنگە احتیفالیە بێت. ئەمە احتیفالیە نیە مامۆستا، بە سەردانم کردووە خۆم لەوێ بووم. کتێبکە نییە بۆ لە بازار هەبێ بفرۆشترێت، لە بازار هەیە دەفرۆشترێت. کتێب هاتووە وەکو پێویست تەوزیع ناکرێت و ژمارەی زۆری کەوا تەلەفیش کراوە. وەسائلی خوێندن چیمان هەیە؟ ئێمە سیستەمەکەمان پێویستی بەوەیە هۆکارەکانی یەکەیەکە بە بەڵگە جوابی دەدەمەوە. من بەڵگەیە هێناوە بنووسراویش لامە. هۆکارەکانی خوێندن تاقیگا هەمانە مامۆستا، لە سەتا چەندی قوتابخانەکەمان تاقیگەی هەیە، سەتا چەندی کتێبخانەی هەیە. مامۆستا مەکتەبی نمونەیە، مەکتەبی نمونەی بەڵام پارەی ئەم شتانە نەخوراوە. تۆ لە بڵێ ئەم پارە تەخسیس کراوە نەتکردووە. ئەوە دەکەم دەڵێم کێشەمان هەیە، دەڵێم قەیرانە لە پەروەردەکە ئەو بەڵگانە دەهێنمەوە. هۆکاری خوێندنمان نییە. بۆ نمونە باسی مەکتەبێکت بۆ بکەم بۆی نەڵێ هێرش دەکەیتە سەرپەروەردە، سەر بە وەزارەتی هینە کۆمەڵایەتیە، پەیمانگەی نابیستان، پەیمانگەی نابینایان. کاتێک چوینەوە دەرزارێت 2 مانگە خوێندن تێپەڕیوە، دەوامیان نەکردووە چونکو پارەی هاتوو چۆنیە. کتێب نییە چونکو بە سیستەمی برایل چاپ دەکرێت. کامەش ئەرکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە. کتێب نییە، هەمووی چەندی تێدەچێت؟ 140,000 دۆلاری تێدەچێت. چاپخانەکە بێنن کە هەموو پارێزگاکانی هەرێم تا ئیندەکە بە کتێب. لە نابینایان فەرهەنگیان نیە، لەبەر ئەوەی 30 ملیۆن دیناری تێدەچێت فەرهەنگێکە کە چاپی بکەن پەچی کەوتووە.
هۆکارەکانی فێربوون نیە لێ دەبینین هۆکاری فێربوون کردراوە بەڵام نەهاتوون بیر لەسەر ئەو بکەینەوە هۆکاری فێردون بە زمانی کوردی ئەم وێنەیە لە چ تاریخ ئەمە هەفتەیەک ئەمە دە ڕۆژێک پێش ئێستا هۆکاری فێرکردنە بەڵام بۆ زمانی عەربی نەکەوەی بە کوردی نەکرا چەندی وانەی عەربی هەیە لە ئەوەش بۆ زمانی عەربی نەخێر نیمانە ئەمە لە کۆگای کتێبە ساڵانە پارە بەهادەر دەدرەوە وەڵامی هەندێک پرسیاریش تێدا بی برادێک باسی ئەوەی کرد کە چەند پارە دەکرێت تۆ دەزانی ساڵانە چەندە سەدان ملیۆن دینار تەرخان دەکرێت بۆ کڕینی کتێب نەک چاپکردن نەخێر ناگاتە سەدان ملیۆن لە دەیانی شەنێکە گەر بە ژمارە پێم بڵێ زۆر بە کورتی بۆی دێمەوە لات بۆ ساڵ هەیە 25 میلیۆن دلار چوە بۆ نمونە ئەم ساڵ ڕەنگە زیاتر لە بەڵێ دکتۆر 25 میلیۆن دلار دێنم ئێستا کە پارەکەشتان سەرف نەکردوتەوە هەندێکی کە کردراوە باوەڕکەن دەیان تەن کتێب دانراوە کە زۆر زیاتریش لە نێو کۆگای کتێبدا کتێبەکان لەسەر چیە عوزەماء العرب تارق بن زیاد عقبە بن نافع نازانم چێ ئەم کارتۆنە لەسەر حسابی بودجەی هەرێمی کوردستانی چاپ کراوە وەزارەتی پەروەردە من پێشنیار دەکەم بەرنامەیەک دابنێ بۆ بابەتی کتاب چونکە زۆر ئیسار نەکرێت و تەڵقی کراوە بە هەر حاڵ بەڵێ دکتۆر گەربێتە سەر وەڵامی پرسیارەکە سپاس دەکەم ئایا سیستەمەکە من دەڵێم سیستەمەکە باشە بەڵام دەبێ زمینەی بۆ خۆش بکرێت دەبێ ئەمە ئەرچی سەرشانی حکوومەتە پێویست بووە هەڵمەتی هۆشیارکردنەوەی بۆ بکەین بەڕاستی دایک و باوکی خوێندکاران تێبگەین کە ئەمە لە خزمەتی ئەواندایە خوێندکاران خۆیان تێبگەن مامۆستایان خۆیان تێبگەن من مامۆستا هەیە بەتحاڵی بوون هەیە تێیدا تا ئێستا تێنەگەیشتۆ کە ئەمە لە خزمەت هەرچەندە خەڵکێک هەیە دژە چکە لە بەرژەوەندی دەدرێت لەمەیە ئایا بەمانە ئێمە پێشکەوتوترین خاڵێکی تر کێشە من بەڕاستی زۆر بە کورتی دکتۆر چونکە بۆی وەڵامی پرسیارەکان بێتەوە بەڵێ وتیان کەس خۆی بە خەمی بە خاوەنی کێشەکە نەزانی من لە وەزارەتی پەروەردە کاملی بەرپرسیارەتی هەڵدەگرین وەکو ئەندامێکی پەرلەمان تەواوی وردەکاری ئیشەکانیش بەڕوو من وەکو ئەندامێکی پەرلەمان خۆم بە خاوەنی کێشەکە دەزانم و بەرپرسیارەتیش ئەوەندەی دەکەوێتە ئەستۆی من هەڵی دەگرم وە بە دواشی داچووین بڵێ خۆ بە خاوەن زانین چییە یا داشتمان نووسیوە لە کۆبنەوەکاندا داوامان کردووە داوای لێپێچینەوەمان کردووە لە کەم تەرخەمان تەنانەت لە هەندێک بابەت یادداشتمان داوە بە داواکاری گشتی و بە دادگاش بۆ ئەوی بە دوا داچوون بکرێت تەنانەت گەیشتۆتە سەر ئەوەی ئاخر حەد بانکێشتی وەزیری پەروەردەمان کردووە بۆ ئیستیجوابکردنی من نازانم ئاخیرش لە دوای ئەوەش هەر نەکرێ منیش وەکو ئێوە هەر ئەوەندەم لە دەست دەمێنێ کە ڕێگا یاسایەکان بگرمە بەر خەریکە دڵمان بتەقێ بەدەست ئەو بارودۆخە خراپەی پەروەردە تێدایە ئەو دەی لە ڕاگەاندن بێکەوە قسە دەکەین بەڵێ دکتۆر وەڵامی پرسیارەکان سەبارەت بە وەڵامی پرسیارەکان بەڕێزێک پرسیاری ئەوەی کرد کە ئایا تا چەند ئێمە کێشەمان چیە لە مەسلەی دانانی بەڕێوەبەرەکان و ئەوانە بەڵێ من ئەوە دەڵێم یەکێک لە گرفتەکانمان ئەوەیە ئێمە تا ئێستا تەداخلاتی حزبی هەیە من چۆن لێرە قسە دەکەم ئەم دوو بەڕێزش کە لە وەزارەتی پەروەردەن برای بەڕێزم مامۆستا بورهان و مامۆستا حەوێزیش هەمان معاناتی منیان هەیە بەڵام ئەوزە لەوەیە من قسە بکەم ئەو قسە نەکە دایان کێشەیان بۆ ناونێتەوە ئێمە کە دادەنیشین هەمومان ئەو معاناتەمان زیاتر هەیە معاناتەکان لە چییە یەکێک لەو مەسەلانەکە کە مامۆستای میلاک نییە لە قوتابخانەکان پێشتر ئیشارەت مندا مامۆستای پسپۆری نییە وەکو ئەو خوێندکارە ئیشارەتی پێدا لە کاتێک لە قوتابخانەیە کە تەزەخۆم هەیە زۆرە مامۆستا 10 بەشەوانە دەرێتەوە بەڵام لەوی تر 24 بەشەوانە دەڵێتەوە ئەمە هۆکارتیە بەڵێ تەداخلاتی حزبیە لێ ناگەڕێت بەڵێ تەداخلاتی حزبیە لە فلان ناوچە حزبی ئەلف لێ ناگەڕێت بەس دەیەوێت خەڵکی خۆی دابنرێ و لە فلان ناوچە حزبی وا دەکات بەڵێ بەڕێوەبەری پەروەردە وا دەکات لیژنەی مشتەرەکی تەربیە و خوێندنی باڵا فەرم و دەرچوانی بیرکاریم بۆ زیاد کە لە تعلیم عالی دێمە سەر کێشەیە ئەمە کوردی و جوگرافیان بۆ تەخەڕج ئەمە ڕاست دەکەیت خاڵێکی تر نەبوونی پلانە بەداخەوە مامۆستاجان من کاتێک دەڵێم قەیران هەیە لە پەروەردە لەوە ناڵم سەتاسەتی لەسەر شانی جەنابتا سەتا هەندێکی لەسەر شانی منە وەکو پەرلەمانتاری وەکو لیژنەی پەروەردە سەتا ئەوەندەی لەسەر وەزارەتی خوێندنی باڵایە ئەوەندەی لەسەر سەرۆکایەتی حکوومەتە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە بەوە تێنەگەی کاتێک ڕخنەیەک دەگرین من ئللا دژی تۆم نه مەبەستم ئەوە نییە ئێمە چۆن دەسووتێت کە بانگێشتی وەزیری پەروەردە پەیوەستە بە ململانی سیاسیەوە باس لەوەش ئەبەدەن شتیوانە بۆ نمونە گەر سەریحتر بم دەوترێت بۆ نمونە کە وەزیری
پەروەردە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە پەرلەمانتاران و کادیرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان یانەوێت لە ئاستی ئیشەکانی کەمکەنەوە وەکو چۆن لە ڕابردوودا دەوترا کە وەزیری خوێندنی باڵا سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئێستا شەر سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کارەکانی دەدرا و دەوترا کە ئیشەکانی هیچ بایەخێکی نییە. ئایا ئەمە ململانی سیاسیە؟ من زۆر میهەنیانە کارم کردووە بەر لەوەی ئەمە بەرامبەر بەڕێز وەزیری پەروەردە بڵێن بەرامبەر وەزیری خوێندنی باڵا و تومە کە لەسەر لیستی یەکێتیە بەرلەوە بۆیە هیوادارم ئەم بەڵێ دکتۆر لە ماوەی یەک خولەکە گەر قسەکانت کۆکەیتەوە بمبورە چونکە کاتێک دەڵێن بەڕێز وەزیری پەروەردە پێویستە بانکێش بکرێتە نێو پەرلەمانی کوردستان دیواری قوتابخانەیەک دەڕوخی ئەوەندە بەز نییە وەکو برایەک باسی کرد ئێمە نیگەرانین یان کارەسات بوو دەبێت لێ پێچینەوە بکرێ دەبێت بە دوواداچوون بکرێ دەبێت کەمتەرخەمان سزا بدرێن خاڵێکی تریان ئایا ئەگەر کتێبەکان هەن لە قوتابخانەکان من شەڕ بە وەزیر دەفرۆشم بەڵێ ئەمە حزبیە ئەگەر بینای قوتابخانەکانمان تەواوە بەڵێ ئەمە شەڕی حزبیە ئەگەر مامۆستای میلاک تەواوە بەڵێ شەڕی حزبیە ئەگەر ئەو سیستەمەی باسی لێوە دەکەن جێبەجێ کراوە بەڵێ شەڕی حزبیە ئەگەر ژینگەی قوتابخانەکان پاکن بەڵێ شەڕی حزبیە بەڵام کامە لە مەرجەکانی تێدایە بۆیە تەنها وەکو خەمێکی پەروەردە بەڵێ داوا دەکەین داوامان کردووە بە یادداشتی ڕسمیش پێویستە بەڕێز وەزیر بێتە نێو پەرلەمانی کوردستانەوە ئەگەر کێشەی هەیە ئەگەر خەلەلی بۆ دروست دەکەن کەم و کوڕی لەمپەر لە بەردەمیدا هۆڵی پەرلەماندا ڕاشکاوانە باس مامۆستا هۆمەر گەر بە کورتی وەڵامی پرسیارەکان بەڵێ چەند پرسیارێکا ڕاستی من کرایەکی لەوانە لە کاکە باڤڵەوە لەسەر مەسەلەی یاریگا و کۆمپیوتەروانە ئەوەی کە زۆر کێشەی لە کوردستانە لە بواری یاریگا و یاریکردنا وانەی وەرزشە لێرە وانەی وەرزش ستاتوسێکی گەورەی نییە ستاتوسێکی زۆر نزمێ وەرزش و وێنە لە وڵاتێکی پێشکەوتوی وەکو یەکە لە وڵاتەکانی ئەسکە ناویە وانەی وەرزش هەر ناوی وانەی وەرزش و تەندروستیە یەکێکە لەوانە هەرە گەورەکان کە وەزنێکی خۆی هەیە مەکانەیەکی خۆی و کوانەی فیزیا و بیرکاری ئیحتیمای پێێرێ ئەوە کێشەیەکی گەورە منیش زۆر قوتابخانە سەردانیم کردەوە یاریگاکان پێویست نین بودجێ لە کوردستانە هەیە پارە لە کوردستانە هەیە بۆچی لە یەک قوتابخانە یەک کۆمپیوتەرە بێ ئەوەش نازانەوە شتێکی زۆر خراپە هاوڕای کاکە پاڤڵم لەسەر مەسلەی سیستەمی کۆرسات کاڵێن لەسەر سیستەمی کۆرسات کە باسی کراڵێن لە هەموو قۆناغەکانە هەبێ منش هاوڕام ئەو بە تەدریج دەڕواوەی ئەو باز دەکات دەگاتە ئەوێش ئۆکێ منیش پێم باشە لەسەر قسەکانی مامۆستا دڵشاد عەلی ڕەزا باسیێکی کە بەردەوام ڕێنمایی و بڕیاری تازە زۆر بێدەبوومان ئەوە ڕاستە ئەوە هێڵەیەکی زۆر گەورەیە منیش هاوڕام لەگەڵ تۆ هۆی ئەوەی کە بەو شێوەیە یاسای پەروەردە و خوێندنمان نییە لە کوردستانە ئێستا خۆشبەختانە هەم وەزارەت و پەرلەمان کاری تیاکە منیش لەوە بەشداریی بچووکم هەیە لەو مەسەلەیە بۆ ئەوەی ئیتر ئەم سیستەمانە سیستەمی پەروەردە و خوێندن هەر بە ڕێنمایی و ئەم هەموو ئەوامیرە نەچێتە خوارەوە بڕیار لەسەر بڕیار سەر لێشاوی نەبێت کە تۆ یاساتەوە پێی یاستا وەکودا ئەکی بە دام و دەستگایی سیستەمی پەروەردە بکەی بە دام و دەستگایی پرسیارێکیان کرد لەسەر زمانی ئینگلیزی و سەنڕایز بەڕاستی و پرسیارە من لی نازانم لەبەرەوە ناتوانم جواب بێمەوە لەسەر ژینگەی قوتابخانەکان هەم دکتۆری زۆری باس کرد زۆر گرنگە مەسەلەی ژینگەی قوتابخانەکان ئیحتیمای پێبیرێ ئەمە پندێکی پێشنانی سویدیە لەگەر بتێ بزانانی قوتابخانەیەک چۆنە باشە یا خراپە بڕۆ سەیری توالێتەکانی کە ئێمە بڕۆ سەیری پۆلەکان کە بزانت چ کارە ساتێکە یعنی باز توالێتیش واز بێنە سەیری ئاو خواردنەوە بکە خۆڕستمەکانمان بین یعنی ئێمە ژینگەی قوتابخانەکان باش نییە بەڕێی من بە یەکشت چارەسەرەکرێ بودجە بکرێت مرکزی نەبێ بکرێت بە پێی ژمارەی قوتابخانەکان من بەڕێوەبەری قوتابخانێکم 300 قوتابیم هەیە 300 ئەوەنە پارەم بنێ ئەگەر 350 هەیە 350 ئەوەنە 1000 دینارم بنێ ئەبێ وای لێ بکرێت تاقیکردنی نیوی ساڵ ئەڵێ نەماوە هەر ماوە مەسەلەکە کۆرساتە ئێستا تاقیکردنی نیوی ساڵ نییە لەبەر تاقیکردنی نیوی ساڵ نەماوە ئەو مەسەلەیەکی تر کە زۆر قسەی لەسەرەکرێ مەسەلەی ڕێکخراوی حیزبیە پرسیارەکە لە من بوو ئایا ڕێکخراوی حیزبی هەیە مافی هەبێت یعنی چەند مافی هەیە و چەند مافی نییە مەسەلەکە زۆر ئاسانە لە هەموو وڵاتی دنیا قوتابی خوێندکار بۆیان هەیە کاری حیزبی بکەن ناو قوتابخانەکانە ڕێکخراویان هەبێ کۆمەڵەی حیزبی و سیاسیان هەبێ ئیشیا بکەن نەکەرەوە ئەبێ قوتابخانە و سیستەمی فێرکاری تەشجیع قوتابی بکە بۆی لە ڕێکخراوی سیاسی بەڵام بە یەکسانی بۆ هەموو لایەنەکان ئەگەر یارمەتیم بێ يعني أبي إسا مثلا لو قطاب خانة كمان من زيادة اللي بيس قطاب خانة هي بيس بەڕێوەبەری قوتاب خانم هەیە شتێکی زۆر ئاسایە ژووریشان هەیە هەم سۆشیال دیموکراتەکان هەم بۆژوازەکان هەم ڕاستڕەوەکان هەمیش چەپڕەوەکان و کۆمونیستەکان شتێکی زۆر ئاسایە بەڵام ئەوەی کارمەند بێت لە قوتابخانە مدیری قوتابخانە مامۆستای قوتابخانە
فڕاشی قوتابخانە بە هیچ شێوەیەک نابێت بە هیچ شێوەیە کاری حیزبی لە ناو چواردیواری قوتابخانە بکەن ئەمە کێشەکەیە کارمەندی قوتابخانە نابێت کاری حیزب بکە بەڵام قوتابی بۆی هەیە چکە لەبەر یەکشتی ئاسایی لەبەرەوەی قوتابخانە لە پێناوی قوتابیە هەیە مامۆستامان پێویست نییە نەوازیر نە مامۆستا نە بەڕێوبەر هیچ کەسێکمان پێویست نەگەر قوتابی نەبێت لەبەر مافی قوتابیە کاری حیزبی خۆی بکە بەڵام مافی کارمەند و مامۆستا و بەڕێوبەر نییە کاری حیزبی لەناو قوتابخانە بکە لە دەری قوتابخانە کە چیەکات کەیف بەڵێ مامۆستا بورهان زۆر بە خێرا زۆر لێکراوە بە خێرایی پرسیاری یەکەم باسی ئەوەی کرد کە تەنیا ئەوەی لە شارە زۆر ڕوویدا بە کارەسات ناوی بن و وەزیر بۆچی استقالەی نەکردیان بە دووادا چون کراوە چی کراوە ئێمە مامۆستا بورهان لە کۆبوونەوەتانە لەگەڵ لیژنەی پەروەردە باستان لەوە کردبوو لە پێش جەژنی قوربان باستان لەوە کردبوو کە مباشرەتەن دوای جەژنی قوربان ئەنجامی لێکۆڵینەوەکە ڕادەگەیەنن بۆ ڕای گشتی بەڵام ڕاگەیانەکە سێ جار لێکۆڵینەوە کراوە یەک لە ئاستی قەزا دواتر لە ئاستی پارێزگا لە سلێمانیەوە لیژنە چووە ئێستا لیژنەی سێیەم لە وەزارەتەوە چووە و بۆ سەردانیکردنیش ڕاوشکارێک و بەڕێوەبەری گشتی بە نوێنەراتی دیوارێک لە قوتابخانەیەکە وەزارەتی پەروەردەی لێ ئاگادار کراوەتەوە کە مەرجی تیانێت کە تایە دەرس بخوێنرێت دیوارەکە ئەمە مەسەلەیان لە دەستدانی کەسێکە یعنی ناتوانانی تۆ بە ئاسانی یەکێک تۆمەتبار بکەی ئەبێ لێکۆڵینەوەکە زۆر بە وردی بکرێ لێکۆڵینەوەی سێیەم پێش جەژن دەستی پێکردووە بەڵام پێویستی بە وردەکاری و خەڵکی زیاتر هەیە بە بەردەوامی هەیە و لەو نزیکانە ئەنجامی کۆتایی ڕادەگەێنرێتن هەرچەندە بە هیچ شتێک ناگەڕێتەوە گیانیەوە بەڵام حتا کار بۆ ئەوەش کراوە کە بە هەر شێوەیەک بێتن ئەوە وەکو شەهید لە ئیمتیازاتیان قەرەبووکردنەوەیەکە یا هەر شتێکە هەرچەندە هیچ گیانیەوە ناگەڕێتەوە و بە ئەسەف و بە کارەساتش کۆتایی بە کێشەکە نای بەڵام کاری پێویست دەکرێت علاقە دەمن وەساق و لەم زیکانە نەتیجەی بە دەردەکەوێتن بەڵێ سەردان وەزیر وەکو گوتم نوێنەری شخصی خۆی ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی و ئەوانە جگە لەوانەیە لە سلێمانی چون سەردانیان کردوون کەسوکاری قوتابیەکە ئەوەی گیانی لەدەستداوە لە نزیکەوە ئاگدارن لە متابعە و لە خەمخۆری وەزارەت و ئەنجامەکەش لە نزیکانە ڕادەگەێنرێتن مەسەلەی ئەوە مامۆستا جوابی دایەوە ئەوەی کۆرسات لە 12 ئەمە ساڵی بێتەوە دەگاتە ئەوێش و شتەکە بە پلە دەڕواتن مەسەلە کاتە و ساڵە ئیشەکە دەڕۆوەک خۆی نامیل کە ئێستا کاری جدی دەکرێت بۆ ئەوەی هەموو ڕێنمایەکان بە تایبەتەوەی ئەزمونونەکان وەکو پێشوو لە چوارچەوەی نامیلکەیەک تەبع بکرێتن بەڵام بۆیە دواکەوت بۆ ئەوەی دواتر ناچار نبین وەکو ئێستا گۆڕانکاری خێرا تێدا بکرێتن زۆر بە پوختەی کاری تێدا دەکرێت و لەم زیکانە دەکەوێتە بەردەستی بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان و مامۆستایانیش بڕوانامەی دیبلۆم مامۆستا باسی کرد نییە شتی وایە مە قبول ناکەین و مامۆستاش حەق نییە قبول بکە خاوەنی بڕوانامەی دیبلۆم مافی خۆیەتی بەڕێوەبەری هۆڵ بێ بەڕێوەبەری حتا لە خودی سیستەمەکەشدا لێرە بەداخەوە ئەگەر لە هەندێک شوێن وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئێمە ئامادەین کە ئیجراعات دەرحەقیان وەربگرین چونکە لە خودی سیستەمەکەدا نەهاتووە کە ئیلا خاوەن بڕوانامەی جاری وا هەیە یەکێک دیبلۆمی هەیە بەڵام شارەزای پەروەردەی زۆر لەوە زیاترە ئەمە فەرقە لەوەی تۆ بابەتێکی زانستی بڵێیتەوە بڕوانامێکی بەرزتر هەبێ یان چەند ساڵ خزمەتی پەروەردەی هەبێ بتوانانی ئیدارەیەکی باشتر بکەیت ئەم مەوزوعە ئەگەر حاڵەتێکی معەن هەیە ئێمە لێ ئاگادار بکەنەوە ئێمە ئەزان بەڵام تەحەسونێکەیە خەریکە مەسەڵەن قبولکردنی زیاتر هەیە بۆ ئەم بابەتە مەسەلەی قبولی مرکزی ئەوەم بابەتێکە پەیوەندی بە خوێندنی باڵاوە هەیە بە کاتی پێوە نەکوژین وەزارەتی پەروەردە خۆی لە بەرپرسیارەتی بابەتەکان لا نادان نەخێر چونکە هەروەکو دکتۆر باسی کرد دەکرێت هەچ کاتێک وەزارەت بانکێشتی پەرلەمان بکرێتن وەڵامی هەیە بۆ پرسیارەکانی خۆی بەڵام هەندێک شت بەدەرە لە کە دەڵێن ئێمە لەسەر شانی خۆمان لا نادەین لێش ڕاناکەین بەڵام هەندێک شت بەدەرە لە توانای وەزارەتی پەروەردە ئەگەر چش بکرێتن هەندێک کێشە بە کاتێکی کەم چارەسەر ناکرین چونکە دووبارە دەڵێمەوە لە هەرێمی کوردستان ئەگە بودجەیەکی زۆری شەبێت لە وەزارەتی پەروەردە بودجەیەکی باشمان لە بەردەست نییە بۆ زۆر بە بۆ قوتابخانەی ئەهلی باشترە قوتابخانەی ئەهلی لەبەر ئەوەی کاکە کەرتی تایبەتە هەموو پێداویستیەکان دابین دەکا خەڵکێکیش کە توانای مادی هەیە دەچێت لەوێ دەتوانێت منافسەی کەرتی گشتی بکاتن ئەوە بەداخەوە لە هەموو جیهاندا مەکتەبی ئەهلی هەر کوڕی مەسئولیش ناچێتە مەکتەبی ئەهلی وڵا کوڕی تەکسیش هەیە ڕێزم هەیە ئێستا
تەمۆحی هەیە و توانە هەیە دەتوانێت بچی مافی شخصی خۆیەتی بچێ لەوێ بخوێنیت پشووی هاوین بڵێ ئەبێ زەخت لە خۆی بکات پارەیەک دیاری باشترین ئیسtismarە دەکات کە خوێندنیکی باش بۆ مناڵەکانی دابین دەکاتن پشووی هاوین کەم دەکرێتەوە مامۆستا باسی کرد لە ئیسراحەتی مامۆستا کەم دەکرێتەوە حەزەکەم ئەوە بڵێم کاکە مامۆستا لە وڵاتی ئێمە کەمترین ینی ژمارەی ساعاتی کارکردنی هەیە بە بەراورد لەگەر هەر وڵاتێکی ئەم دنیا دەکەیت یعنی ڕۆژێ 4 ساعت دەوام دەکات ئەوەش دیسان سیستمەکەی ئەمە سیستەمە بەڵام بە باشی نازانم گلەی لە مامۆستا لەوە هەبێت لە یەک خولەکە دوا قسەت بکەی بمبورە بە نسبەت پرسیارەکانەوە کاتمازم پرسیار یەکجار زۆر ماوە وڵات ئەوەی بابەتی کتێبە من پێشنیار دەکەم حەلقەیەکی تایبەتی بۆ دابین بکەیت چونکە زۆر لە میدیاکان ئیسارە دەکرێت ناڵێم کەم کوڕیتیانە بەڵام بەڵ زەخامەتەنیە کە ئەو گەند یعنی من ملاحظەم هەیە کە دەڵێت گەندەلی لە بابەتی پەرتووکدا هەیە ئەگە هەش بوو بێ ئێستا نەماوە بە بەڵگەش دەتوانم ئەوە هەمووی بسەلمێنم وتنەوەی وانەکەم بە پسپۆری نییە کاکەمە کێشەیەکە پەیوەندی بە دەرچوانی زانکۆکانەوە هەیە یعنی من ئێستا لە هەولێر بەتەنیا 100 پلەی بیرکاریم بەتاڵی ماوەتەوە نییە دەرچوو نییە خەڵک ئیقبال کەمترە لەسەر بەڵام وەڵام زۆر ماون کاتی بەرنامەکە ئەوە مامۆستا وتی نییە بای ئەوەندە نەکراوە بای 25 میلیۆن دینار ساڵ دەزانێت یەک دانەیانە بای 150 میلیۆنە یەک دانیان 150 میلیۆن دینار بەڵێ نانە منش دینارم بگەڕێتەوە سەری وتومە بای 150 ئەمە کتابی خوێندن نییە ئەمەش باسی خوێندنم نەکردووە نێودەوڵەتی هەولێر کراوە بۆ کتێبخانەی مەکتەبەکان بەڵام تاکو ئێستا پارەی سەرف نەکراوە تاکو ئێستا دابش نەکراوە بەڵێ مامۆستا حەوێز کاتی خۆتە فەرموو قسە بکە سپاس وەڵام من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم مامۆستا هۆمەر فەرمووی مەسەلەی قسەکانی من تەناقوزێکی تێدابێت نەخێر ئێماڵین گۆڕینی سیستەم خواستی هەمومان بۆ کاک هۆمەر بەڵام ئەو سیستەمەی کە ئێستا ئێمە بۆ بە دەستوری ئێمە و کاری لەسەرەکەین چکە من سەرپەرشتیارم دەچمە ناوەندەکانی خوێندنەوە و لەگەڵ مامۆستایان تەماسی مباشرم هەیە بەڕێوەبەرە بەڕێزەکان بە هەمان دەستور ئەلو کاتانە دەردەچێت کە هەندێک بەند و خاڵی متەناقزە دەبێت ئێمە چارەسەریکەین حەزەکەم ئەو ئەم سیستەمەش ئێستا سیستەمی وەزارەتی پەروەردەیە و من دەستخۆشکردیشم کرد ئەفۆم بکە دێمە سەر ئەوەی کە هەندێک خاڵ هەبوو ئەوەی کە مامۆستا دڵشاد دەڵێ 25 ساڵە ئەمە یەکێک بۆ لە گرفتەکان ئێستا مامۆستا بورهان ڕوونی دەکاتەوە لەم فتریشی نزیکەشدا من بۆ خۆم سەردانی هەولێرم کردو لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە دانیشتین لە هەمان کاتە بەڵێ یەکێک لە گرفتەکان ئەوە بۆ هەمیشە دەرچوانی دیبلۆم هەڵگری بڕانەمی دیبلۆم مافیان نەبێت کە بەڕێوەبەری قوتابخانە بن لە قوتابخانە حەوبۆنەوەیەکانە مافیان نەبێت کە ئەم ساڵی ڕابردوو لە خولی یەکەمی تاقیکردنەوەکانی نیشتیمانی ژمارەیەکی ئەکجار زۆر کەم تەنها بۆ بەڕێوەبەری بەڕێوەبەری میشکاندانرا بەڵێ کەواتە ئێمە لێرە باس ئەوە دەکەین مامۆستا دەڵێن ئەم سیستەمە خواستی هەمومان بۆ بەڵام ئەبێ هەمومان هەڵگری ئەو بیرروبۆچنەوەین کە دەکرێت پێداچوونەوەیەک بە خاڵ و بەرگە و بەندەکانە بکرێت ناوێنی وەرکشۆپ ناوێنی سیستەم ئێستاوە من جەنابی ئەفم بکە ئەفم کە مامۆستا ئێستا جەنابێت هەڵدەستی دەست خۆش بێ وەکو باست کرد وەکو لە پاشکۆی کوردستانیە لە کاچشانە من باسم کرد خوێنمەوە نووسیتە باز لە یاسای قوتابخانەکان دەکەین ئێمە دەڵین لە یاسای ئەم قوتابخانانەیە کە جەنابتان هەڵدەسن کاری بۆ دەکەن پێویستە پێشوەخت هەندێک وەرکشۆپات و هەندێک کۆبوونەوە لەگەڵ مامۆستا و هەندێک بیرروبۆچوونی مامۆستا وەرگیرێ دەوڵەمەندێکی پرسیاری میوانەکان بەرەو کۆتایی بەڵێ بەسەر چاو مامۆستا بورهان ئەڵێ لە دەینەوە مەکتەبە بۆ مامۆستا نەهاتوە خۆتان هەمان چاگەزانین دامەزانی مامۆستا مەرکەزیە تا بەڵێ لە دواجێژنەوە ناوەکان دەرچوون لە دواجێژنەوە پەروەردە ئینێرێ بۆ ئێمە شوێنێن بۆ دەزیشانەکەین لەبەرەوە ئێمە وەکو یەکەی سەرپەرشتیکردن خەت ئەو شتانە ڕناگرین ئەفم بکە پرسیارشکەمان هەیە لێرەوە برایەکی ئەزیز پرسیاری کرد سیستەممان هەیە بەڵێ سیستەممان هەیە و پەروەردەشمان هەیە بەڵام سیستەم نەخشە ڕێگای پەروەردەیە نەخشە ڕێگای کارکراوانی پەروەردەیە ئەم نەخشە ڕێگایی کە هەمانە هەندێک جار کە تۆ لەسەری دەڕۆی ئەواقب دێتە ڕێگەت پێویستە چاچیکەی ناکرێ بڵێم من بەڵێ ئەمە هەمووی چاکە و عیبی نییە و دواترش لەو عیبەکان دەرکەوێت بەڵێ هەڵسەنگانی بەردەوامی بۆ سیستەمەکە دەبێت ئێمە نەمانوت کە ئەڵین پەلەکراوە نەمانوت تۆ لە سیستەم دەستکاری نەکرێت بەڵێ خوازیاری گۆڕانکاری سیستەمی نوێین کارکتەری جێبەجێکردنی سیستەمی نوێین بەڵام بەرگە و بە بابەتەکان کە بگونجێ لەگەڵ خواستی خوێنکار و هەم مامۆستا و هەم کە سوکاری خوێنکار جانتای ئەفم بکات جانتای مناڵان منیش لەگەڵتان بەس کە جانتای ئەفم کات جانتای مناڵان بۆ قورسە
زانستەکان پەرتوشی زانستەکان بنمونە بۆ دێنمەوە پۆلی شەشی بنەڕەتی 2 بەرگە 2 کتێبی چالاکیشی هەیە ئەم 2 بەرگە بابەتی تێدایە کە بەڕاستی بەڕای من بۆکو کارکتەریشی بواری پەروەردە لەگەڵ ئاستی زهن و زکری خوێنکارێکی پۆلی 6 ناگونجێ کە لە هەفتەیەکە 5 بەشەوانی بۆ دانراوە کە ئەم 5 بەشەوانە لە کۆی دقیقەکانی لە هەفتەیەکە 200 دقیقەیە لەمانکە 800 دقیقەیە لە ساڵەکە 1200 دقیقە کاکاتە 120 ساعت ئایا ئەکرێ کە بە شێوازێک کە زۆربەی قوتابخانەکان ئێستا بە شەوانی پۆلی شەشەم ناخوێن پێنجەمە خوێنن ئەخیر ئەشتم ئەوەیە من داواکارم لە برایەنی ئەندامانی لیژنەی پەروەردە کە ماندوونە ناسانە کارەکەن هەر و کارانە بەردەوام بن یەکەم لەسەر ئەوەی کار بکەن بۆ مەسایلی بودجەکان و دومیش داواکارم کە وەزارەت بە پەلە بڕارێک دەربکا کە ئەو مەسەلەی بیناسازەکان بچێتە سەر وەزارەتی ئاوادانکردنەوە چکە بەڕاستی ئەمە کێشەی مامۆستا بورهان لەسەر دەستێوەردانی حەزبیت بکە بە دوا قسەی خۆت زۆر بە کورتی پرسیارێک کرا طبعاً هەمومان لە وڵاتەدا دەژین و کاریگەری سیاسەتیش دەزانین لەسەر هەموو مەحاصڵی ئەم وڵاتە بەڵام بەرەو پێچوونێکی باش هەیە یعنی باڕاستیەکانش بگوترێن هەرچی سزادراوی سیاسی هەیە کاکە نەک بە ئەمرێک تەنها بگەڕێتەوە حالت لە وەزارەتەوە بوو بە دوواداچوونمان بۆ کردوون کە دڵنیان نەبووین یەکێک بە باشیش نەکراوە دیسان بە دوواداچوونی بۆ کراوە بە ئاگاداری خۆی ئەوانەی لە ئۆپۆزیسیۆن ئەوەی لەسەر لایەنی سیاسی زیاتری 400 کراوە جگە لەگەڕێنرێتەوە گەڕێنراو نەتەوە زۆربەیان جگەلەوە بەڕێوبەری گشتی ڕادەگەیەندرێ بەڕێوبەری پەروەردە ڕادەگەیەندرێ بەڕێوبەری قوتابخانە بە تاقیکردنەوە دەکرێت مشرف هەموو کەسێک دەتوانێت بە کاتی بەرنامەکەم تەواو بووە بەنسبەت ئستیجوابتان لە وەزیری پەروەردە و ئەو مەسەلانەوە گەیشتۆتە کوێ زۆر بە کورتی کەمتر لە 30 چرکە بمبورە لە ئەنجامی ئەو کەم و کوڕیانێک کە باسمان کرد ئەو گرفتانە وای لێکردین وەکو مەسئولیەتێکی تاریخی بەڕاستی مەسئولیەتێکی ئەخلاقی لەسەر شانمان داوای ئیستیجابکردنی بەڕێز وەزیری پەروەردە بکەین بەڵام تاکو ئێستاشی لەگەڵ دابێت وەزیری پەروەردە ئامادە نەبووە لە بەردەم پەرلەمانی بەڕاستی چێ بەرپرسە من نازانم بە دەرەجەی یەکەم سەرۆکایەتی پەرلەمان بەرپرسە مامۆستا وەمەر بۆی تۆش دوا قسەی خۆت بکەی زۆر بە کورتی بمبورە دوا قسەی منەوەیە من لەگەڵەوەی کێشە و گرنگگرتێکی زۆر هەیە لە سیستەمی فێرکاری کوردستانە من زۆر گەشتبینم من گەشتبینم بەوەی کە سیستەمی فێرکاری وردەوە دەبەرەوە پێشەوە ئەڕوا من گەشتبینم بەوەی کە یاسای قوتابخانەکان جێگیرە ئەوێ بە دام و دەستگایی من گەشتبینم بەوەی کە ئاڵای کوردستان ڕۆژە لە ڕۆژان ئەوێ بە ئاڵای دەوڵەتێک لە نەتەوەی گرتوەکانە سپاس بینەرانی عزیز سپاس بۆ هەموو میوانەکان بۆ میوانەکانی سەرمێزەکە کە گفتوگۆیان کردو بۆ میوانەی تریش بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەرنامەی بەکراوەیی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە لەسەر شاشەکە دەردەکەوێت تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت دەستان خۆش بێ زۆر سپاس.